ئێشەو وەرمەنێ دڵەنەرەم دی دڵەنەرێوی وەژمەنزەرەم دی سوورەچنارێ وەشحاڵ و وەژڕەنگ گرجە وەشیێنێ ئامێ بێنێ دەنگ دیارگۆ شاریم کۆتە بێ سارا نەمەنە بێشخۆ بۆخەکۆ جارا ناحەزێ چاگەیە کەردە بێشەبار ڕازیا بێوێ بە گوڵ و گوڵزار بێدەنگ لوانی پاڵش نیشتارێ دیمجە چەمانش هەرسی مجیارێ دەسوپاک و یا ڕیشێ زامارێ نما وەشی چا بە یاگێ ئارێ هەر یاگێگینێ هەر زام بێزام نەزانام چەنی کەر و نەفسا هەر نوعێبێ من لوانی لاش بیانێ مێمان من پێزامەکاش گلەی کەرێجە گۆرا لهۆنی جەکۆ کەمەری تاکەل و سۆنی حەق و وێژ بێنێ چەمێژ باونی نەڵیە بێژ عمرێ و سۆنی و پەروینی عمرێ واچێگەیە ناڵوجە دەردا ئانەن ڕوخسارم سەر تاپا زەردا بە مەیل و وێشا کەرداشا قەفەس ناستەن شاکیش و من ڕاحەت نەفەس دەکەی ناباوێ ئاردێشا سەرم بازار چەمەرزی بی بە سەربەرم دەست و دژمەنا سیمانم کیشیا دیارگۆ شاریم پێسەورەشیا باوەڕم نەبێ پێم بیەبێ ورکێ من دڵەنەرەی بین و بێدەکێ چی خیاڵانێ وەرمەکەم پڕا دیم بە دەنگی بەرز بەنۆ من چڕا بە پەلە لوانی پێوەر و بەرەی